کوڕێکخرای هونەر عومەر سورسی ئەمڕۆ هەستاین بە ئامادەکردنی 500 سەبەتەی خۆراک بۆ شاری هەولێر دەست پێکەمەیانتەوە دەست پێکە ئێمە کوڕێکخرای هونەر عومەر سورسی ئەمڕۆ هەستاین بە ئامادەکردنی 500 سەبەتەی خۆراک بۆ شاری هەولێری خۆشەویست بۆ زیان لێکەوتوانی لافاوەکە و لەگەڵ بڕێک هاوکاری مادی بۆ هەندێک لە بنەماڵی قوربانیانی شاری هەولێر و ئەمە لە مەرحلەی یەکەمدایەوە ئینشاءالله لە مەرحلەی دووەمدا لە دوای سەری ساڵ کاروانی دووەم دەست پێکات بۆ هاوکاری شاری هەولێری خۆشەویست و پەیامی سەرۆکی ڕێکخرامان بەڕێز حاجی هونەر عومەر سورسی ئاماژە پێوەدا هیوایەوەی خواست کە بە زووترین کە شاری هەولێر ئینشاءالله چاک دەبێتەوە لەو باردۆخە ناخۆشەدا و هیوای ئەوەی خواست کە زیان لێکەوتوان بە زووترین کات ساڕێژی ئازارەکانیان بێت و ئینشاءالله شاری هەولێر هەموو کاتێک لە ئارامیدا بێ و پەیامی سەرۆکی ڕێکخراوەکەشمان ئەوەیە کە ئەڵێ بە شانازیەوە هیوادارین ئەو سەبەتە خۆراکانەمان لێ قبولکەن و هاوکاریانە چونکە ئەمە وەکو وەفایەکە بۆ شاری هەولێر و ئینشاءالله ئەو هاوکاریانە جێ خۆی ئەگرێت و بە زووترین کات سەر دەبێت. ئێمە خۆمان هەروەکو ڕێکخراوەکەمان نوێنەرمان لە شاری هەولێری شەیە و ڕاستەخۆ ئەیدەین بە هاوڵاتیان ئەوانەی کە بۆ نمونە ئێمە ئامارمان لای ئەحساییمان کردووە کە کامە لە هاوڵاتیان لە یان لە کامە ناوچەدا بەتایبەت دارەت و قوشتەپە ئەمانە کە زیان لەکەوتوی لافاوەکان لەوێدا خۆمان ڕاستەخۆ ئەندەین بە هاوڵاتیەکان بەڵام لە ڕێی نوێنەرەکانمان لە هەولێر کە ئەحساییان کردو بێگومان لە دوای سەری ساڵ ئینشاءالله هاوکاری دووەم کاروانی دووەم بەڕێچێت بۆ شاری هەولێر و هاوکاریەکانمان بەردەوامە هەر وەک چۆن لە سەردەمی کۆڕۆناژدا ئێمە 3500 سەبەتەی خۆراکمان بۆ تەواوی کوردستان دابەش کرد و بۆ یەکە ئیداریەکان بە هەمان شێوە و ئینشاءالله بۆ شاری هەولێری خۆشەویست کە بێگومان بەردەوامە بێت لە مەخەی بەڵێ هاوکاری مادیشی تێدایە بەڵام ئەو هاوکارە مادیە بۆ ئەو بنەماڵانەیە کە زیان لێکەوتون یاخود قوربانی درانی لافاوەکەن. بەڕێز